چۆن زەوی لە ژێر پێماندا نالەرزێت، چۆن نەخۆشی و دەرد و بەڵا ڕوومان تێناکات لە کاتێکە ئەمڕۆ زۆرێک لە موسڵمانان پەنا بەخوای گەورە ئێش و ئازاری دایک و باوکی خۆیان دەدەن، لەگەڵ دایک و باوکی خۆیاندا خراپن. کۆمەڵگایەک ئابەم جۆرە بێ دایک و باوک گلەی لە منداڵی خۆیان بکەن لە کاتێکە دایک و باوکیش لەسەر حەقن. ئێمە لە کۆمەڵگایەکدا بژین، دایکەکان و باوکەکان کوڕیان هەیە و کوڕەکانیان حاڵیان باشە بەڵام زەکات وەرەگرن. تخوا شەرمەزاری نییە بۆ کوڕێک بڵێ باوکم زەکاتی پێشێ بیدەمێ، تخوا شەرمەزاری بۆ کوڕێک و بۆ چەند کوڕێک نییە کاتێ باوک و دایکیان احتیاج بێ. وەڵای شتێکتان بباسکەم لەوانەیە ئەو کاتە بڵێن ئێمە شایستەی ئەوەین کە زۆربەی خەڵکی خوا گەورە عوقوبە و سزای بدات. مسلمانێک پێی وتم بە گریانەوە ئافرەتێک بە کوڵ دەگریا، وتم خوشکم بۆچی دەگریت؟ لەوانەیە هەندێک کەسەیە تێنەگەیشت و ئەڵێ بۆچی باسی هەندێک شتەکەن ئێوە لە ڕێی تەلەفۆنە و لە ڕێی نازام چیەوە، مەجبورین هەندێک شتێ بە خەڵکی ڕابگەینین بۆی وان نەزانین ئێمە پەپولە و مەلائیکەین. بە گریانەوە دەگریا دەیوت کۆمەڵێ برامانەی دایکم پەککەوتەی لە ماڵەوە کەوتووە، دایبی و حەفازەی پێڵەگرین، نەخۆشە بە تەواوەتی دایکم نەخۆشە، توانای ئەوە نەماوە بچێت سەر ئاو خۆی. وەڵڵاهی براکەم سیارەکەی خۆی و خێزانی بایی دەیەها دەفتەرە، وەڵڵاهی مەزرعەی هەیە، وەڵڵاهی مناڵەکانی لە شوێنی و لە مەکتەب و لە شوێنی تایبەت ئەخوێنن. وەڵڵاهی دەیوت وتمە براکەم دایکم حەفازەی نەماوە، دووسێ حەفازەمان بۆ بکردی بەخوا توانام لێ ناتوانم بۆی بکڕم. خوای گەورە بە درۆی نەخاتەوە. خوای گەورە ئەو مناڵە لەو هەر کەس مناڵی ئەوەیە خوای گەورە گەری ئەهلی هیدایەت لێی بسێنێت. لەوانەیە بایی 40-50 دەفتەر مڵک و سەروەت و سامان و سیارەی هەبێ ئەڵێ وەڵڵا ناتوانم دووسێ حەفازە بۆ دایکم بکڕم، دووسێ دایبی بۆ دایکم بکڕم. ئیتر چۆن بوومە لە زەڕ و نادات، چۆن نەخۆشی و دەرد و بەڵا ڕوو لە کۆمەڵگامان ناکات. ئەمە کۆمەڵگای ئێمە بێت.